دا باسی چۆنێتی نووسین دەکەین لەناو بەرنامەی ئەدۆب پرایمەردا. ئێستا دەچینە سەر تایتڵ، نیو تایتڵ، پاشان دەچینە سەر دیفۆڵت ستیل. لێرە هەر ناوێک بێت بە ئاراسی خۆمان دەینووسین و پاشان ئۆکەی دەکەین. ئەم پەنجەرەیەمە دەکرێتەوە تۆزێ بۆ ئەوەی بمانەوێت نووسینێک بنووسین. ئەو ڕووکاری پارچە ڤیدۆکەمانە دەچینە سەر تایپ تۆڵ، ئەو حرفیتیە، پاشان لێرە دوو کلیک دەکەین. ئێستا نووسین دەنووسین. بەم شێوەیە نووسین دەنووسی. ئێستا بێنە سەرەوە باسی ئەم تۆڵانێ ئەمبەر بکەین. ئەپاسیتی واتە ڕوونی وێنەکەی لەگەڵ پشتەوەیە دەبینین. بەم شێوەیە کاتێکە کەمیکەینەوە زیادیکەین بەم شێوەی لێ دێت و هەروەها ئێرە دەیبات بۆ لاوە و دەهێنێتەوە بۆ جێگای خۆی و ئەمیش دەیبات بۆ خوارەوە و دەیباتەوە بۆ جێگای خۆی. و ویدیس کانی نووسینەکەمانە بەم شێوەیەوە هایت بەرزەکەیەتی دەتوانین زیادیکەین و کەمیکەین. ڕۆتەیشن واتە بیسوڕێنی، چۆن بمانەوێت بیسوڕێنین بەم شێوەیە. و ئێستا فۆنت، ئێرە بەشی فۆنتە، بمانەوێت بەچی فۆنتێ بنووسین دەیکەین بەو فۆنتە. و هەروەها فۆنت ستایلی فۆنتەکەمانە. و ئێرە بەشێکی زۆر گرنگە کە فۆنت سایزە، دەتوانین لێرە سایزەکەمان چەند بێت بۆ نمونە دەیکەین بە 100 و پاشان لەسەر کیبۆردەکە جەست دەنێین بە دوگمەی ئێنتەر بەم شێوەیە. و بمانەوێت کەمیکەینەوە، بە هەر شێوەیە بمانەوێت کەمی دەکەینەوە. و ئەمەش تەنها تایبەتمەندی ترەگەر بێنە خوارەوە سمۆڵ کەپیتاڵ دەبینین هەموو پیتەکەمان بۆ دەکات بە کەپیتاڵ گەر سەحێک لەو بۆشایە بین. و ئەندەرلاین خەتێک دێنێ بەژێر نووسینەکەمانە بەم شێوەیە. وەگەر بینە خوارەوە فیل تایپ دەبینین ڕەنگی نووسینەکەمانە لە خوارەوە کەڵە ڕەنگی نووسینەکەمانە بە چی ڕەنگێک بێت ڕەنگەکەی دەگۆڕین. و لە بەشی فیل تایپە چەند بەشێکی تایە، چەندەها بەشی تایە کە خۆی ڕەنگی ئامادەکراوە. دێنە سەر بەشی لینەر. ئێستا کلیکێک لێرە دەکەین بۆ نمونە دەیکەین بە سوور. دەبینین نووسینەکەمان بەشی خوارەوەی دەبێت بە سوور و بەشی سەرەوەی بە سپێتی دەمێنێتەوە. دەتوانین چۆن بمانەوێت دەستکاری بکەین. واگەر بینە ئەم بەشە دەبینین چەندەها ستایڵی تایە کە بەرنامەی ئەدۆب پرایمەر خۆی بۆ ئامادە کردووی. بەو شێوەیە گەر بینە خوارەوە چەندەها ستایڵی جوانی تایە. بەو شێوەیە دەبینین. و لێرە چەند بەشێکی تایە. ئێراگەر کلیک لێرە بکەین واتە ئەتوانین نووسین بە شێوەی پەرەگراف داخلی بەرنامەکە بکەین. ئێستا بۆ ئەوەی نووسینەکە بهێنینە سەر ڤیدۆکە لێرە کلیک لە ئەم دوگمەیە دەکەین کلۆز. دەبینین هاتوونە ناو بەشی پرۆجێکتەوە تایتڵەکەمان. کلیکی لێ دەکەین و دەهێنینە سەر بەشی V2. بەم شێوەیە دەبینین نووسینەکەمان هاتە سەر ڤیدۆکە. دەتوانین تا کۆتایی ڤیدۆکە درێژیکەینەوە بەم شێوەیە. ئەمە چۆنێتی نووسین بوو لەم بەرنامەیەدا.